بە پێویستم زانی کە بە بۆنەی جەژنی ئەم مانگی ڕەمەزانەوە سەرەتا پیرۆزبایی گەرم لە هەموو لایە بکەم لە خوای میهرەبان داواکارم تاعەت و پەرستشەکانی ئەم مانگە مبارەکەی لە هەموو لایەکمان بە باشترین شێوە قبول فەرموو بێ. ئەوانەی کە حکمڕانن لەم وڵاتەدا هەرچی زیاتر بیر بکەنەوە لە چەسپاندنی دادگەری و هەرچی زیاتر بیر بکەنەوە لە پاراستنی شکۆی سیاسی هەرێم و حرمەتی و شکۆی دامەزراوەکانی کە بێگومان دادگەری بناغەی تەباییە، بەڵام بەداخەوە یاساشتێنی و شکاندنی حرمەتی دامەزراوەکان بە زۆری لەلایەن کەسانێکەوە کە باڵادەستن، لەلایەن کەسانێکەوە کە ئەمرونەهی وڵاتیان بەدەستە. حکمڕانانی ئەم وڵاتە چی دیکە لە بورجی عاجیدا نەژین، چی دیکە تەنیا خزب و حیزم نەبینن، تەنیا دەوروبەری خۆیان نەبینن، با بچنە شوێنەکانی کە خەڵکی هەژار و نەداریان تێدایە، با ئاگایان لە ژیانی کولەمەرجی و مەینەتباری خەڵک بێت. من دڵسۆزانە ئامۆژگاری کاربەدەستان و حکمڕانانی ئەم وڵاتە دەکەم باواز لە ستەم بێنن، ستەمی سیاسی، ستەمی ئەمنی، ستەمی ئابووری، ستەمی کۆمەڵایەتی، با دڵنیابن کە پەتی زوڵم لە ئەستوریەدا پچڕێ ئەگەر هەر پەتێکی دیکە لە باریشیدا دەپچڕێ. دەگونجێ کە ژێرخانی ئابووریمان لە ڕووی کشت و کاڵەوە، لە ڕووی ئاژەڵداریەوە، لە ڕووی پیشەسازیەوە زۆر بەهێزکەین. دوای 30 ساڵ حکمڕانی نازانم بۆچی بەرپرسانی ئەم وڵاتە بیر لەوە ناکەن و لەسەر پێی خۆمان بوەستین، پشت بەخوای خۆمان ببەستین و لەسەر پێی خۆمان بوەستین. و بەڕاستی پێویستە کاربەدەستانی ئەم وڵاتە بەجددی بیر بکەنەوە لە کۆتایی پێهێنانی ستەمی بڕینی موچە قوتی خەڵک، کە ئەوەش بەوە دەبێ بەڕاستی واز بهێندرێ لە گەندەڵی، واز بهێندرێت لە قاچاقچێتی، واز بهێندرێت لە تەخشان پەخشانکردنی واریدات و بەرهەمی نێوخۆ. هەوڵێکی گشتی هەبێ لەگەڵ تورکیا، لەگەڵ ئێران و لەگەڵ پەکەکە و لەگەڵ غەیری پەکەکە کە بیانوو بەدەستی ئەو دەوڵەتانەوە نەدرێ. و پێویستە هەوڵێکی گشتی هەبێ، نەک هەوڵی حیزبی هەر حیزبە خەم لە دەڤەرەکەی خۆی بخوا، بەڵکو هەوڵێکی گشتی هەبێ ئێمە وەکو هەرێمێک مامەڵە بکەین، نەک وەکو حیزب. جا چ لە چارەسەری کێشەی سنوورەکاندا، چ لەگەڵ بەغدادا، چ لەگەڵ هەر شوێنێکی دیکەدا. خەڵکی هەرێمی کوردستان کە بە زۆرینە موسڵمانە دەستورێکی شایستەیە کە تعبیر بکە لە ناسنامەی موسڵمانەتیەکەی. باچیری بە عەیب و بە شەرم و بە منجەمنج باسی موسڵمانەتی خۆمان نەکەین. ئێمە میلەتێکی موسڵمانین، عەلمانیەکانیش دەڵێن ئێمە موسڵمانین، قیادە عەلمانیەکەش دەڵێ ئێمە موسڵمانین. باشە خۆ دەبێت موسڵمانەتێکە لە دەستوردا ڕەنگداتەوە، دەبێت لە یاساکانتدا ڕەنگداتەوە، دەبێت لە بازاڕدا، لە فەرمانگەکانتدا، لە هەڵوێستەکانتدا ڕەنگداتەوە. خۆ موسڵمانەتی ناوی بێنێوە ڕۆک نییە. زۆڵ مستەمەکەی قەواری زایۆنی ئەوەندە خەست و ئەوەندە سەختە بەرامبەر بە موسڵمانانی پەڵەستین، ئەوانەش وەدەنگ هاتوون. حەیفە ئێمە لەوانەش بەدوا بکەوین. ئێمە خۆمان میلەتێکی مەزڵومین، ئێمە دەستمان بە ئاگری زۆڵمەوە لە مێژە چزاوە سوتاوە، ئێمە دەزانین تامی مەزڵومیەت چۆنە. حەیفە لەسەر موسڵمانانی مەزڵومی فەڵەستین وەدەنگنێین و نەوڵاتەکەمان وەکو وڵاتانی خەڵک دەچێت کە یاسای تێدا سەروەر بێ، دامەزراوەکانی تێدا شکۆدار و بە حرمەت بن، نەدەسەڵاتە سیاسیەکانمان وەکو دەسەڵاتی سیاسی خەڵک دەچێت کە لە بیری خەڵکدا بن، لە بیری لێقەوما و لە بیری خەڵکی مەینەتباردا بن، تەنیا لە بیری بەرژەوەندیەکانی خۆیاندان. بۆیە واقعەکە چۆن بێت ئێمەش دیارە تعبیر لە واقعە دەکەین.